سڵاو ڕێزێکی تایبەتم بۆ بینەرایزەکانی شاشە جوانەکەی کورسات هیوادارم لە هەر شوێنێکی ئەم دنیایان ساغ و سلامەت و تەندروست باش بن. من بێساران جاسم خۆم زۆر بە خۆشحاڵ زانم شەوی ژاتمەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ پێشکردنی بەرنامەکەی خۆتان بەرنامەی یارینەوەکانە وشەوانێکی هەینی کاتژمێرنەوە لە شاشە ڕەنگینەکەی کورسات ئەبوو میوانی ماڵەکانتان بۆ هیوای میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانی ئەوەی عزیز و خۆشەویست بم. ئەزانی من بۆ ئەم شەویش کۆمەڵی میوانی زۆر تایبەتم میواناری کردووە بە چاپڵێک گەچمە لای گروپی یەکەم با فەرموو. ئارزوخان و خێر بێن چاوەکانم خێر بێن فەرموو. ئارزوخان و کاگڕێکار یاخوا بەخێ بێن سەر چاوی من گەورەتان کردین زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان. سەرۆکی گروپی شاخەوانی لەگەڵ جێگرەکەیە یاخوا بەخێر بێن دەمو باستان لەگەڵ گەشت و شاخەوانی و سروشی جوانی کوردستانە چۆنە؟ هەمیشە گەشتمان هەیە هەفتەیە گەشتمان نەبێ ئەو هەینیە ئێمە بێتاقەتین کاتی ئێمە تێکەڵ بووینەتەوە لەگەڵ سروشت. زۆر باشە. وەرزەکان بۆیەوە نابێتە ڕێگر؟ هیچ بە هیچ جۆرێک بە سەرما و بە گەرما چی وای لێ کردی کارەکار بکەیتە جێگری خۆت؟ بە حکمی ئەوەی کە تۆزێ تەبیعەتمان لەیەکەوە نزیکە خزماتێکیشمان هەیە ئەی گورج و گۆڵی و تۆزێک تەمەڵی هەیە بەس قەی ناکە. چەند ساڵە پێ بۆ کارەکە؟ 4 ساڵێکە بێ پێکەوە شاخەوانین بەڵام نزیکی 2 ساڵ ئەبێت خۆمان گروپی تایبەتمان هەیە. بەس من برادرێک پێی وتم تۆزێکی تریەت ئەڵێ کاچینە شاخ ئەو چاو شەکر و خێوشتەکەی لێو نەبێ مجارە بۆ من لێمو نەبێ نانا جێگرەکە جێگر لێو نەبێ ئێمە هەر نایخوین بووی نایما بێ هەر لە ماڵۆ نایهێنە. باش ئێوە بنە گروپی ئەی لە شاخا سەرۆکی لێرە شارەوەکەین بە سەرۆکی گروپەکە. زۆر سپاس مەمنون. لای ئێمە ئافرەت لە پێشی پێشەوە. سپاس تاکی دەبێ وابێت. زۆر باشە. ئەچمە لای گروپی دووەمی میوانەکانمان بە چەپڵێک با فەرموون. پێنەخان پێدە ناخوا سەرچاوەکانم کاکە سەنگەر پێدە ناخوا فەرموون. بەخێر بە ناخوا سەرچاوی من کاک سەنگەر و هاتوو فێنەخان بەخێر بە ناخوا زۆر سپاس چاوی من گەورەتان کردین. زۆر سپاس. کاک سەنگەر یەکێکە لە ئەندامانی گروپەکەی شاخەوانی بەتی شاخەوانەکەی کاک بەتی نای کاک بەتینە؟ نا هەر بەتی هەربەتین لە چی هاتووە ناوە؟ گروپی شاخەوانی بەتین ینی گروپێکی بەقواتە ها گڕوتینێکی خۆی ناوی هیچ لاتێ و شاخێک نییە ینی بەتین بە مانای هێزێت گڕوتینێکمانتیایە کە ئێمە گروپێکی نۆک و خێزانێک کە ئارزوخان بڵین سەرۆ گروپەکەمانە وەک خێزانێک یعنی تین و توانە و تاقەمان هەیە یعنی ئەتوانین بۆ هەموو شاخ و چیاکانی کوردستان بچین پشتیوان بەخ. زۆر باشە. جگەل لە شاخەوانیش ئێمە هەم ڕاگەیاندنین و هەم دەستی شعریشت بەڵێ هەیە. چەند ساڵ شعر نووسی؟ وەڵاهی تقریبا مناڵ بووم کە دەستم کرۆ بەنووسین لە تقریبا 88 یاخوا تەمەند درێژی فەرمان بەرەکەت گوێمان لە شعرەکان تەبێ ئینشاءڵڵا. بەس لەم بەرنامەشان لە شعری شام نافەسەو هەیە منافەسە خۆی مەڵا زاوە ئەڵێ شتم پێ لە مۆبایلەکە وایە ئێوە بنە گروپی بی. بەڵێ کاک سەنگەر بەڵێ پێم وتیان چاو شەکروشتیەوە بیرەچێ ئەڵێ وان نییە برادرێکی تۆڵێ چی دەیە بۆیان ئەمە شاخ نییە بڵێ گروپێکین نا جامتاکی زۆر گەورن پێ خۆیان شایەتی ئەوەیەن بەڵام جاری وایە ڕاستەکە هەندێک جار شتم بیرەچێت هەندێک جاری شتی بە زیاوە ئەێنم ڕاستەکەن وایە. باشە خۆت کەشف کرد منی مەبەستم لە کاگرەکار بوو ئەو شتی بیرەچێت تۆ وات پێ بەخوا خۆشی شتی بیرەچێت. ئارە وەڵام زۆر باش. گیانی بە ئارەزوخانە زۆر باش. پێکەوە چوار شاخەوان و هەم شاعریشمان لەگەڵایە بەنامەیەکی جوانی خنجیلە پێشش بە بینەرایزەکانمانەکەین. ئەچمە گروپی ئەی دەست پێەکەم باش نییە؟ میوزیک و گۆرانیە گوێ ئەگرین پێم بڵێن چ گۆرانی چ گۆرانی بێژێکە.
بیر لەوە بکەمە. گۆرانی چ گۆرانی بێژێکی ئازیز و خۆشەویستە. ناوی گوێژەکەم بیر ناکەوێتەوە. منیش لەم قۆناغیان ناوی گۆرانی بێژەکەم بێت دوای تێکسشمانێنێ ئەبێ گوارەکە بڵێنەوە. یەکێکە لە گۆرانی هەرە جوان و بەرز و تایبەتەکانی مامۆستای گەورە. مامۆستا قورئان ناوەکەی ئایا تۆز بۆم ئەدا کە بزان ناوەکە نایەتەوە بیر کاکرەکە؟ ئەدایکەم ئادەی جا سەڵتمۆنە خۆش بوو. قەینا بۆی ناوەکە بیبێت. میوزیک ئەتانی گوێ لێکردنەوە میوزیکەکە شەوی تاری. تێکستان بینێ؟ باش تێکستمان بنێ بۆی کە زەرد بوو لەگەڵیا ئەدائیکە. شەوی تاریک و بێدەنگی پاژەی ڕووبە ڕوویەک ڕەنگی دووبارەکەینەوە. شەوی تاریک و بێدەنگی ئارەزوو خاڵا گەورە دەنگێ بێ. باوەڕ کە گوێم لە مۆزیکەکە نییە بە باشی بۆیە نازانم لە چ گەورە موزیکەکە کاتێکە. نییە زۆرە. ئەمم لە چک بەسەرەوەیە بەیادی تۆ بەیادی تۆ هیچ ئەدائیکە لەگەڵ میوزیکە. لەناو لەناو کوچەی خەیاڵی تۆ بەیادی تۆ ناوی گوێژەکەم بیر ناکەوێتەوە. بەیادی تۆ. بۆ ئێوەش بیرم بە هەمان نەکەوتەوە. تەکنیکە وەتان ئامادەکە. بۆ بیرم نەکەوتەوە. ئەداکەتان زۆر بەدڵ نەبوو. نەوەڵا هەر هیچ نەبوو. ناوی گۆرانی بێژەکەم پێ بڵێن. یەکێکە لە ئاواز و گۆرانی زۆر تایبەتەکان. ناوەکەم بیر ناکەوێت. شتەکان من باشە من باشە تووشی منەم بیرچوونەوە زانیاریەکەتان پێڵێن بۆی کە جارێکی تر پرسیان لێ بکردن بزانن گۆرانی چییە. گۆرانی مامۆسای گەورە مامۆستا عەدنان کەریمە. واللهی ڕاستە خۆم لە کۆنسێرتەکەی بووم بیرم چۆن. کەواتە گروپی ئەی لە کۆی 5 خاڵ 3 خاڵتان ئێمێ پیرۆستان بێت لە 5. جێگرێکی چاکم هەیە. بۆیە بێ سەرۆکەکان پێشکەون بۆ ئێمە شوێنیان سەرۆک کە پێ نەبێت جێگر ئیشی خۆی بکە. گرنگەوەی وتمەوە من توی چ نەوت. دێمە وڵاتان باشە؟ خەینا پەلامارێک ئێوە 3 خاڵتانەیەوە. شەڕمەک پێی خۆشە. بەڵێ باش گروپی بی شەڕ بەکە قەیناک. کاک سەنگەر ئامادەن؟ هەیلاوە لاوە بژی؟ بەرخەکە ملاوە گۆرانی کێ وتێتی لەسەر زاری کێ ئێمە ئاشنایی مامۆستا ئەحمەد شەماڵ. مامۆسای نەمەر مامۆستا ئەحمەد شەماڵ. شەماڵ زۆر لە هونەرمەندە ئایزەکانی تریش وتویان وتوانێتوانێت بەڵام گۆرانیکی میلیە من یەکەم جا بە گوێی بە دەنگی ئەوی ژم لێ بووە. ڕاستە هەزار ڕەحمەت لە گۆڕ ئێمە تێکستەکەمان هەیە کە ڕەنگ بوو کاک سەنگەکەڵی ئاداکەن هەیلاوە مەکەیوەن چاوەکە ملاوە هەیلاوە لاوە گوڵەکەی من چاوەکە ملاوە من عمرێکم گەیە گەیە دەڵانە بەو لاوە دوگمەی کراوە. دەستان خۆش بێت ناوی گۆرانەکەتان زانی ئەداکەشتانیەوە باش بوو تۆ لێو بڕا خاتون فراوکەو لەبەرەوە گروپی بی لە 5 بوونە خاوەنی 4 خاڵ. زۆر سوپاس. پیرۆستان بێت ئەمە خاڵە پێش ئەوانەوە خوا نەخۆشی نایەت جارێ زۆری ماوە. ئێمە ئەتوانین ئێستا قەرەبوویەکم بۆ بکەیتەوە تێکستێکی خۆتم بۆ بکەنیتەوە پێشەوەی بێمە لای گۆرانیەکە. زۆر باش. فەرمو. ئەڵبەتە ئەم تێکستە چەند جارێکم خوێندوێتەوە بەڵام هەمیشە داوام لێەکەنەوە بۆیە بە هەر ئەمە بێت. چزی سووتی بێمەیلیت وا دەمدا بە هەردەوە مەیلی تاسی ئەم سەودایەوە بە دڵێ بەردەوە ئەی دڵبەری بێریشانم تا کەی نابینی شێواویم شێوا و دێوانە منم لە دووی سیای چاوتەوە سرت هەڵدێوە گریارم ساوەڵامێ چارەمە چارێکاری دەردەکەم
وا لە ژێر دوو پاتەوە خێربیتەوە دەسەکانم خۆش بێت یا خوار سەرکەوتوو بیت مەمنون گوێ لە گۆرانێکی ترەگەین باشە زۆر باشە بە هیوای ئەوەی کە زۆر باش بیت با گوێمان لێبێ والله من مكة نێکستمان نییە بەڵێ نێکستمان نییە تێناکەم گۆرانێکی ترمان نییە هەرەوەمانەیە زۆر گۆرانێکی باوە فۆلکلۆرە لە زۆر لۆرکێ هەربژی هیچێ لۆرکێ حەسەن زیرەک مامۆستای گەورە و نەمەر مامۆستا حەسەن زیرەک زیرەک. دەست خۆش زۆر سپاس تێکست ئارەزوخان با گوێم لێبێت ئینشەڵڵا کە هات و ڕنگ بوو ئەتوانی دانا پڕ کرد خاتونێ لۆرکێ لبيش مەمکی خەرەکێت وەی 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 لۆرکێ شاوي جيرا أمني مركت هاتوني لوركي لوركي ولوركي 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 تاقاني دايكي دەمەم دێنەم ڕووی ببوورە ڕووی خۆت بێنە هەناری دایان کێ دەستان خۆش بێ مامۆستای گەورە حەسەن زیرە خۆمان نەزانین چۆن ئەدایەکە چ ئینێرجیەکی هاتێ بەڵام ئێوە لەژێر لێەوە بەڵام ئەبین بەسێ لەبەر ئەوەی شعرت بۆ خوێنمەوە ناوکەت زانی ئەداکەشی 5 لە 5 دەستان خۆش بێ و پیرۆزە حەقی حەوت بوو بەسکەینە 7 لە 5 شعرەکە فریاد کەوت وابوو بۆ ناوی گۆرانی بێژەکەم زانێ شعرەک زانیم خۆ ئەم پرسیارەش تۆزێ ئەداکەتان باش نە بەدڵم نەبوو تخون بخوا هاوار ناكل من بخوا يروح دەست- اخبارتوا ئەدای گۆرانێکە نەکراوە بەس باشە تا ئێستا باش هێناوتانە من شاگاوکاریم کردونا سپاس بۆی بمبەن بۆ شاخوشتە ئینشەڵڵا دەستان بەس وەکو گەورە ئەمان ناکە. جانتا نەهێنی بە بەتاڵی جانتا بە بەتاڵی جانتا بێنم بە بەتاڵی بۆچی بێنم بە بەتاڵی ئەیتر لا الله ببطالي ما هنا وكو كاك سنجر ئەمە شتا یگرێتە تۆ خۆی بە زۆر باش. پێچەوانەوە سەنگەر پڕە لە شت جانتاکەی بەس نازامی سفادی چی هەیە جانتاکی بەتاڵە ئەی نازە مۆزعی ئەو ماروشتە چی مار بوو چی شتێکیوە كاك سنجر بۆ باسەکی کاکسەکە واستەکەم یارمەتی ئەوان زۆرەی بەخۆ یارمەتی وەشم ماوە ئێدە باش تۆ ئەو مارم بباس کە بوو بەشم خۆی فریاد بکەوێ ڕۆشتی بووین بۆ مەتیقی هەورامان گەشتێک بوو ئەوێ بوو کاکرەکان خێزەنی لەگەڵا بوو یەکێک لە هاوڕەکانمان باتومی پێ و باتون ئەو دارێکە پێمانە لە شاخوانی پێڵە باتون بەڵێ باتومێکی ڕەشی پێ بوو ئەو لە سەرەوە بوو ئێمە لە خوارەوە بووین من و کاکرەکار و خێزانی و یەک دوو هاوڕێترمان باتومەکەی لەکەوتە خوارەوە بە ناو پوش پەڵاشەکە ئاوا وردە وردە ئاهاوە خزام خێزانەکەشی ڕای کردو خواردی ڕژمارێک لە ڕژمارێک هاتە خوارەوەە ئێتە بە دوای خێزانەکەم یەکسەر ڕام کرد کەوتی ڕژمارێک ڕژمار بووە وای سای ڕژمارە بەسەرەتی زیڕی باومان کرد وەڵام کاکرەکە خۆشی بەجێش ئەمە جێگرەکە مارە ببینە ڕاکە لەو شار او هلي جراي خوي رايكت من اخواره وقرت موري وتمشي خزان بقى اخواره لي وڵای تەریە کۆبنایە گێرەتەوە گرنگەوەی هەر سەلامەت بن لەو گەشتانەیە منیشم ناوێت خۆی باتومی بوو جا خۆمارەکە بەمان ڕامانەکەن باتومی خۆماری ڕای کردم زۆر باشە ئامادەن کاک سەنگەر با جۆ بگرین چێ؟ مامۆستای نەبن مامۆستا حەسەن زیرەکەش نا هەر با بڵێن کلاسیکە لەو جیلەیە بانە هاوکاری نەکرد لە ناوچەی مامۆستای نەمر محەممەد ماملێ زۆر باشە با ئەداکە بزانم شوێنە چکە من بە هەردووکیان گوێم لێ بوو ڕاستە فەرمی مامۆستا حەسەنی ژووتێتی بەڵێ ئەدایەکی باش مێ کاک سەنگەر
سەرمایەی تاقەت لە دەستم دەرچوو عمری جوانی بۆ تۆ هەر دەرچوو ئامینە سورگوڵ چەند بەرەنجە و لاری بە ڕەنگ و بەگزادەی باشی هۆشیاری کەسورە بێ بە؟ خۆزگەم بەو کاسەی هەر تۆ یاری ئەبێ بڵێنەوە لەگەڵ ڕنگبوونە کە سوود بوو عادەتەن تۆ دووبارە ئەەکەیتەوە وا. کۆپلەکە باش نییە بڵێنەوە بڵێنەوە ئێوە ڕووی ئێستا کە زەر بوو لە ئامینەوە باشە مامۆستا ئامینە سۆرگۆڵ چەند بەلەنجە و لاری بە ڕەنگ و گۆرای باشی هۆشیە ئەبێ دووبار بیلیتەوە کۆپلەکە بە دووبارەیەکی تۆ بڵێ خۆزگەم بەو کاسەی هەر تۆ یاری شوێنە خان بڵی خۆت گۆرانی ئەڵیت دەبا من ژیۆم لێوێ یەک وەرەگرن باشە بانەڵی هاوکاریمان ناکە ناوەڵاو هەر بۆ جامان و تەسبیحەوە گۆرانێکی خۆشم بۆ بڵێڵەن دەنگی خۆشە ئێرەڵە دەنگی خۆش دەی با جۆمانی بکاسم نێشێ ئەوەی کە ئەوەی زانێ ئیسە ناتوانە بیڵێ هەرەڵە وامەزانی جوانی دڵ پاکی جنازانی بۆچی خەتای من چییە ئاخر گونا هەم چییە ئەی بەردا 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 دەبڕۆ بەرۆکم بەربا چەند جارم تۆم ناوێ ئیتر بەسیە و پێی ناوێ بەردا دەبڕۆ بەرۆکم بەربا ئەمەە لێ بێزاری بەرۆکێ بەرا چاو لێە بۆسی ئێوە کاچی لێ ئەگە وڵای نازانم لە نووسرا بێتوانێت زۆر باشە بەم گۆرانیە و بۆ ئێنا لە پێنج بنە خاوەنی چوار خاڵ پیرۆزە باش بەس حەبوو پێنجەکەش ئەڵا خۆ گۆرانەکەشمان نەزانی بەڵامتر دووبارەمان کردیان زۆر باشە بەس مامانە ئێمە ئەوتی من بڕگەیتمان ئەڵێ ماوە؟ من هەموویم ئەوە دەیتێ تا پێنجەکەمان بێن ئەوەنەشتان بین نییە ئەوەنەشتان بین نییە زۆر باشە ئازان خۆشەویستانە چینە وچارەنگی کورت و ئەگەڕێینەوە بەڵای زان خۆشەویستان ئێمە بەرداوامین لە بەرنامەکەی خۆتان بە سپۆنسەری کۆمپانیای فەچیر بۆ ئامێرەکارەبەکان چەپڵێک بۆ فەچیر زۆر باشە ئێمە چینە بڕگەیەکی تر ئەوەنەتان بین نییە ورەتان چۆنە تا ڕەزووخان زۆر باشین باشن زۆر باش هاتین شتێ لە پێشەوە وڵا خۆی تر هەر لایەکمان بیباتەوە چونکە هاوڕێنە شەریکین نانەشتان نازانم، ناخەوە لە من پشت ئاگام کامێرە بۆ لەشتان قسانە بەس ئەتاکو ئێستا ئەڵێن یەکسانن دەستەرەوە ماوەتەوە هەر دیارە ئەدۆڕنەوە قسەیان نییە باشە چینە بڕگەی وشە سازی و زۆر باشە زمانی کوردی و پیت و ئەمانە باشە لە گروپی بیۆ دەست پێەکە ئامادەن بۆ تۆ بێ زۆر ئاسانتر بێ لەبەروی تۆ سەرروکای لەگەڵ گوشە و ڕستە و پیت و ئەمانەیە باش کاک سەنگەرجان باش ئەمە چاوەڕێین دوو وشەیە لارە لارە با تێدگەێنم کاک سەنگەر دوو وشەمان هەیە ئاسۆیی و ستونی ئاسۆیەکە بزوێنی درێژ وابزانم بەڵێ بزوێنی درێژ هاوبەشە لە بینی دوو وشەکەیە ناوی شوێنە دوو وشێ تۆ توانی بە بەش بەش پێم بڵیت ستونیەکە دوو ئەلفی درێژیشم ماو نەتێ بۆ ناوی بڵێ ناوی مرۆڤیش ئەبێت
ئاسۆیەکەش شارێکی کوردی ئازیز و خۆشەویستە. سلێمانیش نابێ بەس وە هەستەکەم شارێکی ڕۆژهەڵات بێ پێم بڵێ ناوی شارەکەم پێ بڵێ لە ئاسۆیی بۆ ئاسۆییەکە. بۆ ئاسۆیە بیڵێ ئەی خۆبەرە کەرکووک نییە سلێمانی نییە هەولێر بەپێ ئەو پیتانە خاتون ریتیایە زوێنی درێژی تایە بزوێنێکی تی درێژی تایە وشەکە کە پێم بڵێ 2 4 6 حەوت پیر بێ کرماشان نییە کرماشان دەستخۆش سەرخۆش ئەو ماوەرگرت ئێستا چی ماوە کرماشان ستونیەکەمان ماوە ئاڵا 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 2 4 5 پیتمان پێویستە ئەوەی تۆ فەرمووی چوارە کاکسە ئەترسمی خۆمان نەزانم بۆ ناوی مرۆڤی ژەبێت شێوازە ئارام ئارام نییە نە ئارام ئارامی ژەبێت بەس لای ئێمە ئارام نییە ئەگەر هەر نەوزانی ئارامەکە بۆ حسێ بەکەم بەس پاڵمێرە بڵێ وڵا بۆ حسێ نە بەکەم. تاو باش. تێگەیشتم کرماشان ئەمەش مەهابات نە. یەک هاوکاری زۆر باشتان بکەم فەرموو ناوی میرنشینێکی شە میرنشینە بابان 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 دەست خۆش سەرخۆش گروپی بی بوونە خاوەنی 5 خاڵ زۆر پیرۆزە دەستان خۆش بێت. سپاس چۆن بۆ هاوکاریەکە باش بوو زۆر گلەی باش. ناکەی بڵێ وڵا پشتێ کرد اینجا ئێستا واڵێن الله باش حەقی چوار خاڵ وەسقەی ناکەدێ نادی خۆ من کرماشانە بەس ئەوەشیان هەستم کرد ناوەکە بەس ئەمیزدا ئاڵاکە نەبوو هیچ بەس یا ئارامەکە بابانەکە بە من نەوت شاعیرەکان سەرکاریان لەگەڵ وشەوی نایە بەرەوەڵڵا. چەند زیرەک بوو شعرەکە ژەر ئامادە کە دوای ئەمە یەمە وەلای تۆ باش بەسەر نییە؟ چاو لە چاو خزمەتتان نێژێ. بەسەر چاو گەڕێکی ئەی ئەوان زانیان نانە ئەویان فریای خۆتان بکەون شڵای مەشەی زانی ئامادەن ئامادەین ئامادەین بەڵێ سەرۆک و جێگر بەڵێ من لە باتی و جاریا بڕیارێم باش وتوێشکەن لەگەڵ یەکە باش نییە زۆر باشە فەرموو وەڵڵای منە ئاسانە ئەمەنە نزیکە و پەیوەندی هەیە بە یەکەوە با تۆزێ بۆتان ڕوونکەم لە ستونیەکەی تە خوارەوە ناوی مرۆڤە ئاری 2 4 پیتە وشەکە 2 پیتیشی ماویتە تێ پیتە هاوبەشەکە زوێنی درێژە بۆ نمونە ئاری ئەبێت کاک ئاری گیان ئەبێت بەس ئەوە نابێت بۆی ئەوەکو نابێت بۆم ڕوون کردیتەوە باشە ویستم ئاریەکە بڵم دە سازە هیچ تۆزێ ناوم پێ بڵێن بۆی تۆزێ ڕوونکردی زیاتران بمێ ناو نەما چۆن ئەگەر ئەوەیان پێ بڵێم یەکسەر ئیسان جارە بە تۆزێ ناوم پێ بڵێن کەسایەتیەکی بەناوبانگە زۆر 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 یاری نابێت نەوەڵە کتێبخانە و ئەدەبیاتی کوردی زۆر زۆر قەرزاریەتی ئەی هاوار چی بەستە 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 ستونیەکە تو ئەومان پێ بڵێ بە کاتمان نەڕۆ ئێستونیەکە ئەوەیە ئاسۆیەکە بڵێ ئاسۆیەکە ناوی شوێنە خانی؟ لە کوردستانە خانیش ئەبێ بەس ئەوە نییە ئەویتر بدۆزنەوە ئەمە شتێکتان هەر بووەکە تۆ نزیک بوویتەوە لە بوارەکەیان نزیک بوویتەوە ئەحمەدی خانی گەورە چی و چی بووە چی بووە ئەحمەدی خانی نووسەر و شاعیر و ئەدیب بوو وایە
دا ئەو ناوەش ئەو زۆر هاوکاریم کرد. ئاسۆیەکە ناوچەیەکی کوردستانە، مێژوویەکی دوور و درێژی هەیە، چەندین شاعیر و هونەرمەند و کەڵەپیا و شۆڕژێری تیا دروست بووە، نزیکە لە سلێمانیەوە. دەیارە زوخان زۆر زۆر هاوکاریم کرد. وەڵی زۆر ئاسان. ئەیزانی تۆ؟ بۆی ئەو بەرتەزانی خۆمان ئەو بەربەزانی سەمووی خۆمانم تێگی یەک ناوتان پێ نەوتم 5 خولەکشتانی نەوەڵڵا. ڕۆشتووە کات ئاگادار بە. والله هذا مشكلة بيەنە بیری خۆت ئەدەبیات شعر بەتاڵ بووە بەتاڵ بووە نانە بەساڵ نابێت بگەڕێت وشەکە چوار پیتە دوو پیتە ماونە تێ دي من دوانا مو ئەڵێم شاعیرە ئێستا دووەڕاوە وازیان لێ بێنێتەوە. شاعیرە نزیکە لە سلێمانیەوە دێ لەو ئاسانتر بۆی نایزانانی ڕێکار ئاواوە ئەڕۆیت ترى هرامان بە سۆران پێشوی بگەیتە هەورامان بە کوێچی بۆ هەورامان هلا بجاز نایزانانی وازیان لێ بێن. لە هەڵەبجا ئەو ناوە کێی تایە شاعیر وەرە وەڵڵا نایزان وازیان لێ بێنێتەوە دووەڕاوە. هەڵەبجا کەوتە کوێوە شعر زوج ئەوە شارە زورم بۆ حسێب کردی باشە ئێ وەڵی باشە پێڵم ئێمە لە شارە زورە کێ شاعیر بووە کێ خەڵکی خاک و خۆڵ بووە شاعیرێکی گەورەی کووردە فەقێ بووە لە خانەقەکانی هەورامان و بیارەیە دەرزی خوێنەوە یعنی چی دەناوی دووسێ شاعیر بڵێ کلاسیک دي تقول شعرايني ده فرمو من من خاني مدخانك يبون بوايت هیچیان نەماوە. بەتاڵ شعرەکانی ناوی لە خوێنێتەوە نالي نالي نالی دڵنیایت نایگۆڕی خۆی هیچ گومانە نییە خاني كمان بحصافك ڕاستەکە هەر ئەبێ زۆر 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 هاوکاریم کردن باوەڕکە ئەی بۆچی بۆ نالی ئەو لە بەرچە خەیاڵ. ئەوە نەبێ ئەوی تریش ئەبێ خاني شي باوەڕکە بو بي باوەڕکە بەقەدەر نیوەی ئەو یارمەتیم نایاون وەڵام من بەبێ یارمەتی باشە دەی بەسەر هاتێ گۆرانیە شعرێک بۆی تۆزە خاڵتان بەمێ چیت لە یاڵا دەی سەرەتا کاگرەکە بەسەراتێ گۆرانیە والله بس شعري. دائما منك كاك سنجرا دوز من يشين دائما خريج الشرين دائما ئادەی شەرانەوە الشر بجێڕەوە خاڵەکە ببێ دائما دسا وشينيا توزي او فيك الراكه شراوة كان ليه؟ بفراو فيها كان. والله شنبو هو رامان دائما ئاوتە جا لەو شاخە شلون؟ ئەڵم خواخوای تۆزێ ئاوتە لەو شاخە ئێستا والله. خاڵتانەوێت دەشتێکم پێ بڵندی شعرێ گۆرانیە بەسەراتێ والله ما كان شعيك تيام مفخين تو رازيانك شعرێکی نالی ئێمە خۆزیرکتری جانانە ڕۆیی و جان و دڵم هەردوو بەدووی یا ڕەبی چی بکەم بەنی ساری کە بێتەوە ڕۆشن کە چاوی منتەزیرانت بە گەردی ڕێت تۆ دێی و نووری دیدەی من دێ بە پێتەوە مەحوی ژیت دەستەکانم خۆش بێت گروپی ئەی بوونە خاوەنی چوار خاڵ دەستان خۆش بێت دەست و دڵم باشەوە هەیە زۆر باش ڕاستی زۆریان. ئەمبەر بۆ شاو بەم بۆ شاخ کرێ پاڵی بە شلێوە شەڕاو ناگرێت نەکرد أيوة، دعوتكم عادی من والله. من زوو ئەگەڕێمەچم بۆ لەو بالیسان و شوێنانە زوو ئەگەڕێم یەمەوە ئەمدی بۆ چۆمان و او ناوش خوشة زۆر شويني خوشة تيا بەڕاستی زۆر زۆر باشە ئێمە دوور مەکەونەوە پێش ئەچمە لای خاتون شعرەکەم بۆ بڵێت بەسەر باش نییە بەسەر هەر بەدەمەم شعرەوە چینە ناوبڕێک و دوور مەکەون ئازیزان فەرمو سەحفم بێ میوزیکی لەگەڵا میوزیکمانانێ بەڵام ئیکۆیەکی جوان تێنی ئێستا ئەی کێشەنگە هەوری سایەت لە ژێر سایەی هەوری دووریت ڕێگا ئەبڕم هەموو کاتێ ئەڵێم نەبا تەرزەی خەمێ دابارێ و ڕۆحنەی گاتێ چونکە هێشتا چاوەکانم هەر ئاشنان بە ڕوخسارت بۆیە هەستم سەرابێکە ئەژیم تایە بۆ دیدارت خوا بەخێر بیتەوە دەستەکانم خۆش بێت
بەڵازان خۆشەویستان ئێمە بەردەوامین لە بەرنامەکەی خۆتان بە سپۆنسەری کۆمپانیایی فەکیر کۆتا بڕگەمانە ئارەزووخان ئینەرژیتان چۆنە گورەتان چۆنە بۆ ئەم بڕگەیە خۆتان ئامادە کردووە من بەرزە زۆر باشین کێشەمانەیە لەگەڵ تون تر ئەوە مشتی تەندروستە و ئامادە کراوە یعنی ئەگە بەس دوڕێن کێشەنی ئەمیان دەخواردین پەلەمەکەن پەلەمەکەن چاو لێ چێڵێ بڵێ سەی بینیت یاگوزەری سەرەتاییتان ئامادە کردەوەی زۆر باشە یەکەم جار بە ئارەزووخانە فەرموو لەگەڵ کاکسەنگەر کاکسەنگەر فەرموو یەکی سیان سێدانە یەکی سێدانێ وایە یا یەکی ئەو شەشە کی سێدانە فەرموو با مۆرێ بینێ باش نییە فەرموو میکەمە سوورۆمێ یەکەم جار با خاتون بێ ئەلێرەوە باش نییە یەک دانە تەرکیزکە کەی ئامادە بوویت کە تێکە مشە دانێکە خۆم ئەبێ بگریتە شینەکە زۆر باش بیکەیتە سوورەکەەوە بۆ ئۆڤەر سێ بە خاڵەکەەوە ئیشتەڵاوان نەڕۆ یەک دانە دێت بەهاری باش نییە زۆر باش شیگریست دانێک خۆم با بزانین چی ئەکات باش وەرێرەوە ئارەزووخان یەک دانی بۆ هەڵبژێرە بە نۆشیکە زەرەرەکەی لە شاخە بۆ شتێکی چاکم بۆ گەورە چاکەینە هەڕەشەوشتی لێمەکە تۆڵەی تایە بۆ ئاگادار بە ئەمانە زۆر تاڵەوەر ئەمە خۆ ئەمە فەرموو بە یەک جار بە یەک جار بۆم کردنیتیانە وای پێم بڵێتانی چییە بە یەک جار ئەی نۆشە بێ فەرم کاکسەنگەر ماناوەزع باشە تۆ بۆ سوورەکە یەک دانە تونە و کاکسەنگەر وەستە 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 بیێنەرەوە ئەوە ئێ بۆ ئێم بۆ تۆمە هەتاکو ئێرەی لێرەیە بوو یقینە خۆرتی نابێ خۆتی بۆ هەڵی باڵام بەرزە نانە مەسەلە باڵاوەرزین ڕێک من بەستە نییە شیر فەرم کاکسەنگەر دەوە شار دەست خۆش دەست خۆش زۆر دانێکی تری بۆ نانە تاوا یەک شتە مناقەشەمەکە ئێرە شار ئەو بخۆ فەرم لێرەش نەتوانم لە شاف ئیشی خۆ ماراکەم مەزەگەی تۆزەرەکی بتەوە کامێرەکان باش مناقەشەمەکە ئێرە شاغنەری خۆ هەمووی ئەی دەست خۆش هێچە زۆر بەرەزەوی هەزووسی باش هێوەزە باشە نانەوەیان خۆش بزەفی بوو فەرموو تۆڵی خۆتی لێ بکەرەوە ئەمە خەر کەی ئامادە ویچ بەلەمەکە بژی دەست خۆش ئەجاتە تۆ شتێک هەڵبژێرە بۆ کار یەکەم جار دەستێنە ڕاست فەرموو چکە تامم ئەمان کرد فەرموو ئەی بۆ ئاینتی نایتێ نە تامم کرد باش گەرمە نانەوەزە باش فەرموو بارات وڵی بژیت ئافرین شتێکی بۆ بژێرەکە دووبارە نەبێت ئێستا ئازان وەستاکە چییە دەی زیرە زیرە بەخۆوارە زیرە کێشەکەەوە ئەمە هینی نییە زیرە ژێرە سەڵزە هەمووی سی ئەی دەست خۆش دیایش تۆوانێت قەینا قەینا باخات ناوە بنەکەی خۆی خەڵسە بەدەست کۆتا دانت خۆش بوو یەک خاڵتامە دەزێناوە تا ئێستا ئەوانیش یەک خاڵ ئەی بژیت دەست خۆش بەڵێ کاکسەنگەر جان چیمانەی تبینێ بە ئەمە بێت بە ئەمە بێت نازانم چییە خەڵتەکەشی خۆ مامۆستا بە خۆشی جەماعەت وەزع باش تۆڵی لێ کردیتەوە بەزیایشەوە فەرموو ماشینەوە هەڵەس کاکسەنگەر خۆتی بۆ فڕەنەیت ئینشەڵڵا غەڵەتەکات ژیت ماشەڵا نێ باڵای بەرزە دەستیشی ئینترە بەخێر بیتەوە ئەوە داوەتێ باڵێ بەڵێ خوارد ئەمە ئەمە بەڵێ بەڵێ باش ئەمەی سە خۆم نەم خوارد خۆم بخوارد تۆ خواردە بەڵێ بەڵێ خەڵتەکەشی خەڵتە بەڵێ بچیەوە شدێت
دەستان خۆش بێت والله هیچ نەبوو هیچ نەبوانە بە چاوپڕە لە فرمێس هیچ نەبوو نەبەخوا نەبەخوا خۆش بوو. دەست خۆش دەستان خۆش بێ بچنەوە شوێنی خۆتان هەر بژیت سلمە برهرسێکی تێ کردوم ئێوە فەرمونون تێک نەچی فێنە بیخۆین نیری سیان بۆ تۆ خاتونی عزیز فەرموو تۆ یەکەم جار بەڵێ یەک تۆ بڕۆ پێشەوە وەرسە خەتەس پێکردی وەرسە باش فەرموو باش تێکت بۆ بژێرە وەری ئێرۆ کات ڕێکار تۆ دانی لەو لەگەڵ سەوز وڵە کەسە دانێک نەیە لەو خۆ سەوزە عداواتە نەبێشتێکی بەس نا نا دانی لەو ڕووکەی تەکانەکە ئەی عافێتت بێ بەس لە بیبەرە ترسام ئەخیرەن فەرموو هیچ پەلەمەکە کاکە ڕێکار ئەنجا دەتۆش فەرموو ئەتوانی تۆڵی خۆتی ئەو لێ لاتر بکەیتەوە. سۆزی ئەو لاتر بۆ خوای ڕێگە سۆزا خۆت نا 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 خۆ فەرموو ئەوەیان نا خوا ڕێگە سێ کامێرەکە کە بەس بەس بەرچاو چاو نەیەشێ ڕێگە سۆزم بزانە وایە ئەم ئاواکات بۆ نەکە دیارە توونە ئادی بزانێ ئەی باوکا بۆ نەبێ چەند جوان وڵا بەر کێ گوڵۆ پێ کوژانەوە ئەوە هەر توانی سەڵتی گۆڕا وەرە وەرە ئەو فەرموو داخەکەم دانەیشی تری بۆ ئەو ژەی لەم ڕێزە خراپ نییە ئەوە ئەی بوو ئەمە گونا بەدڵی خۆ بۆ خواشتی چی بێت خۆتام نەکردووە دانێ لەمە فۆ فەرموو ئەمە هەڕووکەیتە کامێرەکان بێ زەحمەت هەمووی تەندروستە کێشەی نییە نەوەشە بێ ئەی بژیت وشی چی بووینە فەرموو وەرە کاکە وەرە ئەرە وەڵا ئەی بژی وڵای گوناحە فێنەکە دانێک تریشی بۆ بژێرە فێنێک بە یەک جار هەڵیە بە یەک جار هەڵیە دانێ لەمە. تا نەمێنێت فەرموو ئەوە خۆرە تۆزاویشە بۆ ێم دوایی لەوە نەبوو خواردم نا ئەوە دانێکتر بوو ئەوە بەرچاو تەڵق بووە لێمە هەچی یامێتون بوو ئەوە بەرچاو تەڵق بووە ئەویان ڕووکەیتە کامێرەکان بێ زەحمەت بازان چاویانێ ئەی نەوەشە بێ هەڵی تۆڵی خۆتی لێ بکەرەوە یەک دانت بەدەستەوە ماوە وەڵی وەزعەکە خراپە باشی ئاو ببێنین هەمووی بیشنایەتەوە واو لێ کردووە نەکەیت ئای هاوا والله دڵم نایە بە بەچی قورئان ئێستا بکەین؟ من چی پێ بڵم هەموو وەرە خۆ نایخۆیتە لە باتی نا نا ئەویان نا آه. ئەمیان دڵم یەت ها وڵای حەقیارمەدیم هەرفەتی قەینا کاتێک بۆی شعری زیاتر بتوانین بنووسین لەڵای فەرموو. خۆگیرە يعني طبعا اما هێشتا دانێکی ناو بیخوە حقي وببختير باب سوتين قينا خۆدەی خۆش بوو بەو خوایە وەرە ڕۆژێکەوە هاتوویت ئەڵێ چی داخی هەمووی پێ دەرەکەم وەرە الله يبارك تمام ما معايا. قلت هناك با دانیش لەمە بەمێ ئەخوا من بێ تاقی کردە بین خۆمان بێ وش مبارك نا نا، نا نا. حەزەکە بیبەرەکە تێمەوە نانە ئەوە خۆ باش نانا بیبەری مێنە گوناحە گوناح ڕووکەرە کامێرەکان وەک جاری جاران کامێرەکان هلا سريز نۆشە بێت بس باور بالرجل هم يبغوا مدرس دەستان خۆش بێت ژنۆ شوێنی خۆتان لەشتان ساغ بێت خۆ هیچی تێ دەستان خۆش بێت ئەو شتە بۆ بێنین زورتهم ێ باشە بەس خەبەری خۆشم پێ بۆ ئێوە هذا ايش بۆ ئەمانیش ئێمە براوی لە کۆی برگەکان
ۆزە میوزیکی سترێسم بنێ بە لەگەڵ ئەو گەرمایە سترێس بن ئیشەڵ ئەرۆڵا گەرم باش نییە گروپی ئەوەت ئەین ئەی لە کۆی بەرگەکان توانیان ببنە خاوەنی 16 خاڵ پیرۆزە دەستان خۆش بێت ئەو بەرچەم شەڵە بۆوانی چیەکە ڕۆحی وەرچی هەیە هاوڕێمان کاکە ڕەحی هاوکاریمان تیە لە بەرنامەوە شتە ناخ گروپی بی لە کۆی بڕگەکان بەداخەوە دوای خواردنی بەهاراتێکی زۆر بوونە خاوەنی حەفە خاڵ پیرۆزە مەستەوەی هاشتم نەزانم وەڵا برتانەوە هەر بە قسەی خۆش برتانەوە تێگر ماڵە دەستان خۆش بێ قوربان دەستە زۆر خۆش خۆشحاڵم کە ئێوە ئەمڕۆ لێرە بوون کۆمپانیای فەچیر خەڵاتی خۆی داناوە بۆ هەر چوار میوان عزیزەکەی ئێمە بەدەستی بەتاڵ ناڕۆنەوە دەستیان خۆش بێت باش نییە هیچتان هەیە قسەیەک وتەیەک سپاس بۆ تۆ سپاس بۆ هەموو دا و دەرمانە تونە وەڕۆ هیچمان نەخواردنی وەڕۆ ئەوەش بکەی بەسەر مەعیدەیە تۆزێ ناخۆشە سپاس بۆ ئەم ستافە جوانە سپاس بۆ بینەرانمان کاتێک خۆشمان بردەسەر خۆشحاڵ بووم زۆر سپاس ئێوە خاتونجان زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕاستی بەرنمەیەکی زۆر خۆش بوو یەخوا لەشتان ساغ بێ چێژێکی تایبەتمان وەرگرت بەڕاستی وەلو من بیبەر وشتی تورم زۆر خوارد بەڵام مادەم ئەمڕۆ لەگەڵم ستافە جوانەیە کۆبووم بەتەوانێ ستاپی کورسات و بەڕێزت و ئەم بەڕێزانی پشتی کامێرا چاوتان ماچەکەم یەخوا هەر سەرکەوتو بوو سپاس کاک سەنگەرجان وەکو هاوڕێگان وتیان سپاسی کەناڵی کورساتەکەن کامیشە پێشەنگ بووە بەڕێزت کام ڕۆکەماندووبی لەگەڵمانە ئەوانەی پشتی کامێرا مادون ناسانە کار دەکەن دەستان خۆش بێت هەمیشە سەرکەوتو بوون و بەرنامەی جوانتر و زۆر باشتر و زۆر سپاس بۆ ئێوەش باچمە لەم پیاوە قوربانم دەستخۆشی بۆ کەناڵی کورسات کە هەمیشە بە بەرنامە جوان ڕازاوەکەی پێشکەشی ئەو بینەرانەیە کات دەستخۆشی بۆ جەنابەت هیلاک بوو بێمانەوە ئەمڕۆ دەستخۆشی بۆ جەماعەتی کامێرەمانەکان زۆر سپاسان زۆر دەکەین سپاس دەستان بۆ خۆش ئێوە بێت گەورەتان کردین قوربان سات ماڵی هەمووانەوە هەمیشە دەرگای کراوەیە بۆ هەموو چین و توێژەکان کە لە هەر بارێکا بن ئازان خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بە دیار بەرنمەکەی خۆیانەوە ماونەتەوە زۆر سپاس بۆ ئێوە شەو شەوگارتان خۆش بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت.